جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ وڵاتیان یاریێمی کوردستان لە نێو چەند قەیرانێکی دژواردا پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەن. قەیرانەکانی کەمیس و تەمەنی و دواکەوتنی موچەی فەرمانبەران و هەڕەشەکانی چەکدارانی داعش و کێشەی نێوان هەرێم و بەغداد لەو کێشە دیارانن کە بەرۆکی یاریێمی کوردستانی گرتووە. بەڵام سەرباری ئەم قەیران و گرفتانەش هاوڵاتیان خۆیان بۆ پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئامادە دەکەن و بازاڕەکانی شاری سلێمانیش لە ژمارەی کڕیاراندا جمەیان دێت. ئەوەی کە پێویست بەوە مانگی ڕەمەزان هەتوو شتێک پێویست بێ بۆ مانگی ڕەمەزان بەکارهێنین لە خواردن و لە شەربەت و مایەکی پیرۆزە و زمانێکی خۆش و بەبەرەکەتەی سەڵا بەخێر بێ بەلەشی ساغ و بەخۆشی بۆ هەمووی. هیوادارم ئەم ساڵ مانگی ڕەمەزان ببێتە مانگی ئاشتی و ئارامی و وە کوردستانەکەی ئێمەش بە دوور بێ لە هەموو بەڵاو ناکۆکی و فیتنەیەک و ئینشەڵڵا هەنگاونان بێ بەرەو سەربەخۆی. ئەلحەمدولیلاوی کە من بینیومە خەڵک هەمووی لەسەر خۆیە و بازاڕەکان لەجێ خۆیاتی حەمد بۆ خوا هەموو شارزانەوە ئەبێ ئێمە لەم مانگی ڕەمەزانە هەر هەمومان دوعا بە ئەو پێشمەرگانە بکەین کە لەبەرەی جەنگن خوا بیان پارێزێ و سعر باشە سعر وەکو خۆی وا چەند کاتە من بامێن بە 4 و بە 5 بەڵام خەڵکەکە هەڵپاسە تۆزێت تەماعەیە لە ژاتینی شولۆڵە کیلوەکە بەرە دوانوێتتر لەوە هەر ئەم ڕۆیە. ئەمەش وەکوم و مسلمانێک خۆمان حاضر کردەوە بۆ مانگی ڕەمەزانە و هەر لە ئیشوە لە خواردن و ڕۆن و برنج و ئەشاشتەوە. هیوادارین ئەم شارە لە هەموو شتەکانە پێشدەی کردو هیوادارین ئەم ساڵ بێتە ساڵی بێگەری و ساڵ نرخی شتمەکی ناو بازار لاسی بێتی کۆڵانی سلێمانیا بێت. هیوادارم ڕەمەزانێکی خۆش بێت و پڕ بەرەکەت و خۆشی بێ ئیشەڵا ئەم شەڕ و ناخۆشیە نەمێنێ لە کوردستانە. لەبارەی چاودێریکردنی بازاڕەکان بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت ڕایان گەیاندووە هەموو هەوڵێکی خۆیان دەخەنەگەر بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخ و فرۆشتنی خواردن و شتومەکی زیان بەخش. لیژنەی تایبەتمان دروست کردووە بۆ وەرگرتنی نرخی سەرجەم خشمەک و کاڵاکان کە پێداویستی ڕۆژانی هاوڵاتیانە لە مانگی ڕەمەزانە. ئەو لیژانە کە سەردانی بازاڕەکەن لاش فرۆشگایەک لاش مینی مارکێت لا سوپەرمارکێتێکە ئەگەر زانیان ئەو شوێنە بەبێ هۆکار نرخی بەرز کردوێتەوە چکەوان بەراوردی نرخەکانەکەن. ئەوە ئێمە یەکسەر ئەو شوێنە داخین بۆ ماوەی 5 ڕۆژ بەلافیتە و کاری یاساییان لەگەڵ ئەنجام بدەین. ساڵانە لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا وڵاتیان یاریێمی کوردستان جیاواز لە مانگەکانی تر خۆیان بۆ پێشوازیکردنی ئەم مانگە ئامادە دەکەن و ڕۆژانە سەردانی بازاڕەکان دەکەن بۆ دابینکردنی پێداویستیەکانی ڕۆژانەیان. هاوکات لەگەڵ سەرەڵدانی چەند قەیرانێکدا سبەینێ مسلمانان یاریێمی کوردستان پێشوازی لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەن. ئەمەش لە کاتێکدایە بە بەراورد بە مانگەکانی ڕابردوو لەم مانگەدا خواردن و پێداویستیەکانی ڕۆژانە خواستێکی زیاتری لەسەرە و بە درێژایی ئەم مانگە بازار جمەی دێ لە ژمارەی کڕیاراندا. مەروانە بڵا کورسات نیوز سلێمانی.